بناوی خۆی گەورە سڵای خۆی گەورە لە ئێوەی بەڕێز هەموو لاکتان بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم کەوە لە خزمەتانم بۆ چەند دقەیەک ئینشاءڵڵا ئەوەی کە پێم بکرێ بتوان ئەڵێت هەست بە حاڵی هیچ کەسێ ناکە تا خۆ نەخێتە شوێنی ئەو کەسە من یعنی هەمومان وەزی یەکتری لەو چێ باش بزانین يعني لوچه بلم زوري نمان ليك وضعين ليك حالين من لحالي جنابتان باشتي اقم لهم رويكو من خوم زور بو مرحلاتي بريوم ينغز صال من جواب من ابوه ازانم چنه ناراحته چنه ناخوشه لهم رويكو لجيان جاري واحد دو اكيو بس جاري واشيا حتما بحكمتني كاري خو خير دار ان شاء الله لبرو ان شاء الله من اوندي كبين بكريا وبتجربه جاني خوشم لخدمتانه بم کە چی بکرێت باشە بۆ ئەوەی کەوا نەتیجەیەک هەبێ بۆ ئەو داوای مافی پەنابەرەکانی بەڕێستان یان بۆ فرێشکڵێمەکانتان یان بۆ محکەمەکان تامان سەرەتا کە داخلی بەریتانیا ئابی نازام چەند کەس ئێستا چاوەڕی ئینتەرویوە کەسمان هەیە چاوەڕی ئینتەرویو بێ بەس بەڕێزت کەس تریتایە دوو ئەکەی ئەگەر وا بێ لەوە چێ باسی ئینتەرویوەکە نەکەین زۆر اي كس بو محكمة زوريتها محكمة فيست ترايبينال ولا محكمة يكمي دوار رفزي هم وفيس اوكي فريش كلام انا ما قلت قوي اوكي مشكلة نية محكمة دواي فريش كلام لقال محكمة دواي انترفيو مشكلة نية هر محكمة بيه اوكي هاي كورت ابو ترايبينال او مشكلة كي زور من نية او فريش كلام زوريتها اوكي زۆر باش زیاتر باسی هی نەکەین باسی یەک نەختێک باسی دامای فەنابەرێکن دوایی شەڵا فرێشکڵێم و محکەمە چونکە زۆرینەی ئەوەیە طبعا سەرەتا کە داخلی وڵاتە ئەبین هەمومان نەزانین سکرینینگ ئینتەرویوە کرێن سکرین ئینتەرویوی سەرەتا مەجموعەیەک پرسیارمان لێ ئەکرێن ناوچێتە منێ چەند خەڵکی شوێی چۆن ناتووی بۆ ئێران دەوردە پرسیارێتیش ئاسی خوێنەوەری ئەوانە بۆچی ناتوانانی پشتەوە بۆ وڵاتەکە خۆت بە کورتی دوو دێڕەڵێ سێ دەڕێ دوای ئەوە لەسەر و ئەساسە ئینتەرویو گەورەکە سبستانتیڤ ئینتەرویوەکە ئەکرێت لا انترفيو گەورەکەش ئەبێ تەفاسیلی کەیسەکەت باسەکەی بەجوانی و هەروە ڕێگا و سەفەرەکەت کە چۆن ناتووی بۆ ئێرە و هەرچ بەڵگەیەکەوە اعتیمادەکەیت سەر و ئەتەوێ لەسەر ئەو معنی بەکاری بێنیت وەک بۆ پشتگیریکردن لە کەیسەکەت بە شێوازێکی گشتی پاشانش کە ئێستا ئینتەرویوەکەوە بێ زۆر وەڵامەکان بەجوانی بێتەوە یعنی ڤەیگ نەبێ هەر لە خۆ وەڵامەکان هەر ئەوە فڕێنەیەت و یعنی بەعام باسی بکەیت کاتێکە پرسیارێک لێ ئەکرێ بالتەحدید دەبێ بزانین چ جۆرە پرسیارێک لێ ئەکرێ هەدەفی چی لەو پرسیارە بە ئەندازەی پێویست وەڵامی پرسیارەکە بیتەوە و ئەگەر پرسیارە پێویستی بە ڕوونکردنەوە کرد و ڕوونکردنەوەی زیاتر بیت بۆ ئەوەی دوای ڕخنەی ئەوە لێ نەگیرێ بوترێتەوە کە وەڵامەکانت دیتیلد نەبووە باشە یان معلوماتی کەمت داوە بەدەستەوە پاشان بە شێوازی گشتی ئینتەرویوەکە بۆ شێوازنجا زمانی جەستە و ئەوانش تەئسیری زۆری هەیە لەسەری کاتێکەوە ئینتەرویوەکەی دوو ئەگەر هەیە یان ڕەفزە یان جوابە کە جواب بێت تەواو جوابی خۆتۆ گرۆ جوابەکەش ئینسانیە سیاسیە دوای ئەوەشە چێتە مەرحەلە ئیندیفینیت و دوای جنسیە پاشان ئەگەر ڕەفز بێ چێتە محکەمە ئینشاڵڵا باسیەکەین لە دوای فرێشکڵێمەکە پاشان ئێستا ئینشاڵڵا باسی فرێشکڵێمەکەن شێواز و ڕێکارەکانی فرێشکڵێم فرێشکڵێم یان further submissions فرێش هەر خۆمان زۆر جاڵێن فرێشە تازە کڵێم واتە داوایەکی تازە ئەەکەی فرێش کڵێم ئەەکەیت کاتێکەوە تۆ فرێش کڵێم چ کاتێکەکرێت کاتێکەوە لە ئینتەرویو لە محکەمە بڵێن لە فێست ترایبینۆل لە ئەپە ترایبینۆل کە خۆمان پێڵێن های کۆرت یان لە هەچ محکەمەیەکی تر ئەگەر کردوتە هەمووی ڕەفز دووەرگرتووە دا فرێش کڵێمەکەی ئەڵێ چی لە فرێش کڵێم ئەڵێ بە هۆمۆفیس ئەڵێ بۆ نمونە ئەڵێ من ئێستا گەلێک هەیە لە ژیانم گۆڕانکاریێک ڕوویان داوە ئەمەوی ئەحتیمادیان کەمە سەر کە بەهۆیەوە من تەقدیم یەکەمەوە دووبارە هی ئەوەن کەوا من مافی مانەوەم پێ بدرێت لە وڵاتەیە چۆن داوای مافی پەنابەرەکەمان ڕەفز کرایەوە سەرەتا قبولیان نەکرد حاکمش باوەڕی پێ نەگرین بەداخەوە ئێستاشتی ترمان هەیە بۆم نە کێسەکەی تۆ کۆمەڵایەتی بۆ سیاسی بووە هەر شتێک بووە قبولیان نەکردووە تۆ لە وڵاتێکی ئازادی وەکو بەریتانیای ئەگەر ئەو بەڵگانە چین بۆ ئەکرێ لە فرێشکڵێم بەکار بهێنرێن ئەکرێ بەڵگەی تازە بێ لەسەر کەیسەکەی خۆ
بۆ زانیاری جەنابیشتان فرێش کڵێم نابێ هیچ بەڵگەیەک تەقدیم بکرێتەوە پێشتر تەقدیم کراوە باشە واتە بۆ نمونە من دەخوا پیشاندانم لە ئینتەرویۆکەم تەقدیم کردووە فەیسبووکەشم تەقدیم کردووە و لە محکەمەش 5 خۆ پیشاندام تەقدیم کردووە ئەم 15 ڕۆشتن دووبارە تەواو ناتوانین بەکاریان بێنیتەوە ئەکرێ ئەماژەی پێ بکەی بڵێ من پێشووتر شکار و چالاکی سیاسیم هەبووە بەداخەوە هۆمۆفیس قبولی نەکرد و توی ئاسی چالاکانی نزمن لۆ پرۆفایلت هەیە و محکەمەش وتوانە اعترافیان کردوکەوە هەمە بەڵام قبولیان نەکردوانە ئاسی چالاکان نزمە بەڵام ئەو تایسە من بەردەوامم چالەکانم زیاترە فلایکی زیاترمێ کۆمیتی زیاترمێ بەشداری خۆپشانانی زیاترم کردووە تهدیدم بۆ هاتووە ئەم شتانە زۆر جار کە باس کار و چالەکی سیاسێک لە زۆر جار خۆمان بەس لە فەیسبووک ئایبینینەوە ئەمە کەمە ینی زۆر جار هۆمۆفیس ئەو ڕخنەیە ئەگرێ ئەڵێ چالاکانی تۆ بەس لە فەیسبوک خۆی بینێتەوە ئەگەر کەسێ بکرێ ئەگەر بابەتی ڕۆژنامەی ئارتیکل بنووسێ مەقالات و ئۆشتانە بنووسێ زۆر باش ئێستا ڕۆژنامەی ئەلکترۆنی هەیە یان جاری وایە کەسێ بۆ خۆی توانێ بێ بە بلۆگەر خۆی شتێک دانێ جاری شتێک بۆ خۆی دانێ بابەتی تیا بڵاوکاتەوە توانێت سەوتی تیا بڵاوکاتەوە ڤیدیۆ تیا بڵاوکاتەوە بابەتی تیا بڵاوکاتەوە بابەتی ڕخنە ئامێز کاتێکش کە بابەت ئەنووسرێ زۆر جار بە هەڵەتی ئەگەین ئەمە لە ڕخنەی سیاسی جنێوە درێت جنێ ئیسفادەی نییە ئەبێ شتێک بێ ئەم کاری کە تۆ ئەیکەی لە دەرەنجامی ئەوە کار ژیانی تۆ لە بکەوتە خەتەریاتەوە بەهۆیەوە تهدیدت بۆ بێ جارای پۆستێکی سیاسیەکەی من بۆ خۆم لێرە پۆستم کردووە ماڵی خۆمان لە کوردستان پێنی هەبێ گرۆ کاکە و پۆستە بسڕەوە تۆ زێرە نازانی تێک خۆم بۆ جوابش نەبووە باشە یعنی جاری وای خەتەرە جاری وای تۆ کە پۆستێکەکەی فعلەن هەرە ڕەشێکی جدیشی بووە تۆ توانی ئەو هەڕەشەیە بەکاربێنی کاتێک ئەو هەڕەشەیە ئەڵێ ئەو پۆستە نەسریتەوە وات لێکم ئەتکوژمەیتەوە بۆ کوردستان ئاوات لێکم ئەوانە زۆر گرنگن یەکشتی زۆر گرنگیش کە پێم وای بە کەمێکمان ئەمە ئەکەین پێم وای بێ زوو لە ئۆفیس ئێمە یەکێ لە ڕەخنەکان ئەوە بوو کە هۆمۆفیس گرتە بووی بە نەفرێکیان وتبوو کە تۆ ڕخنت ڕهینت لە گیراوە با بڵێن تهدید کراوی نەڕۆشتی بە پۆلیس بڵێ بۆم نێسە من پۆستێکم هەڕەشەیەکم بۆیێت لە فەیسبووکەی خۆمەوە سکرین شۆتێکم ئەچم بۆ پۆلیس ستیشنی ئێرە ئەڵێ من کار و چالەکی سیاسیەکەم ئەمە ڕشین بۆ تو ژیام لە خەتەریاتایە ڕفرنس نمبەیەک تێنێ لە پۆلیس زۆر بەقوتە ئەوە زۆر باشە ئەگەرەوە بکەن ئەتوان بەکاری بێن چ بۆ محکەمە و چ بۆ هۆمۆفیس شتوان بەکاری بن بۆ فرێش کڵێمەکەتان ئەمە بۆ مۆزوعی تهدید و ئەو شتانە پاشان فەیسبوک ئەفۆن باسی بەڵگەکانمان کرد ئەکرد چه بەڵگەیە بەکار بێنرێ ئەکرێ بەڵگەیەکی تازە بێنی لەسەر کەیسەکەی خۆت جاری وا هەیە کەسێک ئەتوانێت بەڵگەی تازە هەیە لەسەر کەسێکی خۆی بەڵام هەچ بەڵگەیەک ئەسلی نەبێ هەچ بەڵگەیەک گومانی تیابێ بە هیچ شێوازێ تەقدیم نەکرێ چونکە کردیبیڵیتی یان مستاقیەت ڕازگۆیەتی تۆ لە دەسەدات من لە دەسەدات یعنی کە هۆمۆفیزی کرد ئەمە تاوا مزداقەتی لە دەسەدا زۆر مشکلێ ئەمە لە لایەکی تریش من و تومە پەیوەندیم لەگەڵ عایلەکەم نییە ئەی چ خێر یعنی من ینی کوت و پڕ یەکسەر پەیوەندیم دروست کردو لەگەڵ عایلەکەم ئەم بەڵگەیم هێنا لەوەش خراپتر جاری وای من 2020 بەجێشتووە ئێستا 2024 ئەچم ئەمریکی بڵقەبزێنم فەرمانی دەستگیرکردن باشە ئەمە هەر زۆر غەڵەتە لەگەڵەوەی کە هۆمۆفیس قبولی ناکات تۆ ناکرد دوای 4 ساڵ ئەمری بڵقەبز بێنی ئەمە چەند شتێک لە خۆگرێ جێ گومانە یەکەم تۆ پەیوەندیم بە عایلەکەمەوە نییە دووەم تۆ 4 ساڵی بەسەرا تێپەڕیوە سێم بۆچی پێشتر نەتێناوە حاکمە پیشان اینجا کێ بۆی هێناوی ئەمە ئەم پەیوەندی چۆن دروست کرایەوە یعنی ئەبێ زۆر ئاگاداری ئەو شتانە بین کە تەقدیم یەکەن هەرەوە شەرت نییە کە تۆ بڵێ بەس فرێشکڵێم یەکەم بەڕێیەکەم خانم عاشقم نەبڕێ زۆر خەتەرەوە بەڕاستی هەتا فرێشکڵم زۆرش بکرێ خراپە هەتا کەمتر بکرێ باشترە هەرچی هێز و توانای خۆتی لێک فرێشکڵەمە تەقدیمی بکەلەوە باشترە هەر ناوەناوەیەک بێ فرێشکڵێمە بکەیت و لەولا ڕەفزێکت بۆ بێتەوە جای وایە هەر ڕیجەکتیشە بێتەوە ڕیجەکتەوەی کە ئەڵێ مافی ئەپیڵت نییە دوو جۆرە ڕەفزمانەیە ناوێکیان پێوتە ڕیجەکت ناوێکیان پێوتە ڕیفیوز ڕیجەکتەوەی هەرڵە هەر هیچیان بچە محکەمەش چانست نییە ئەو کەتیریان ڕیفیوزە یعنی ئەڵێ چانسێک تێ دوای پشت لە محکەمە وەری بگری لەبەرەوە ئاگامە لەو بەڵگانە بێ کە تەقدیمی یەکەین اینجا دژێکی نابێ هەبێ لە بەڵگەکانمانە تەناقوز هەبێ تێگەی زۆر گرنگە نابێ بەڵگەی بێنی دژ بۆسێ لەگەڵ کەیسەکەمانیان شتێ لە بابەتانە اینجا کرد بابەتی تر بێ بمنە تۆ کار و چالاکی سیاسی لە وڵاتێکی ئازادێک و بەریتانیا کار و چالاکی سیاسی مێ و ئاکتیڤم و فەیسبوک مێ خۆپشاندان مێ بۆ منە ئەندامی ڕێکخراوی داکۆکەمیان هەر ڕێکخراوێکی تر بۆ نمونە پشگیری تەبێ لەو ڕێکخراوەوە یان هەوێت هەیە هەشتێکت کە بۆ ئەکرێ کاریگەری هەبێ ئەمانە بەڵام گرنگە کەوات چالاکانی بەردەوام بێ ئێستا هیوا هەیە گاپێکی زۆر بۆ شایەکی زۆر لە نێوان چالاکانی هەیە بە مانگ پۆست ناکە یانە چێ پۆستی کەسێکی تر شێرەکە ئەمە غەڵەتە تۆڵێ ئەو ئەبێ ئیسپاتی بکەی ئەم چالاکانەی کە ئەیکەی لە ناخەوەی خۆتە
ئەسڵەوەی کەوابێ نابێ بچم من بەرهەمی فکری کەسێکی تر بێنم بڵێ من بەرهەمی فکری خۆمە نە ئەسڵەوەی کەوی خۆم بێ اینجا شەش پەیوەندی بە خۆمەوە هەبێ و ژیانشم خاتە خەتەریاتەوە ئەمە لەلایەکی تر ئەکرێ بمە هەر نامەیەکی ترکەوە یاریدە دەربێت بۆ کەیسەکەت ئیتر بۆ نمونە کەسی ڕیپۆرتی کەسی پسپۆر بێت بەڵام ڕیپۆرتەکە بێ زێر تێروتە سەر بێ شتێکی معقول بێ شتێک بێکەوە هی ئەوە بێتکەوە احتیمالی کرێتە سەر و جێ قەناعەت بێ ئەوە زۆ گرنگە بەتایبەتی گەرە و کەسانێکەوە ریپۆرتەکەن خەبیرن با بڵێ لەلایەن هۆم ئۆفیسەوە ئەبێ ناسراوە بن ئەبێ کەسانێک بن نەک هەر کەسێک بێ بۆ نمونە بڵێ من ریپۆرتی بۆ نووسمە بێ کەسێک بێ بۆ منە لایەن هۆم ئۆفیسەوە معتەبەر بێ باوەڕ پێکراوە بێ ئەوە زۆر گرنگە پاشان جاریوا هەیە مۆزوعی تر مۆزوعی جاروایە زەواج جاروای کەسێک زەواجەکە بەس من هەرگیز لەگەڵەوە نیم لەبەر جواز زەواج بکەی یعنی لەبەرەوەی کە جوازێک وەربگری بچی زەواجکە مەشتێکی باش نییە چکە زەواج درۆ کۆڵێ پرۆسێکی زۆر لەوە پیرۆستتر و گەورەتریشە لەو حاڵەکەتە ئەتوانی ئەو کەسانێکەوە بمنە هاوسەریان هەیە پارتنیان هەیە ئەتوانن بە دوو شێواز تەقدیم بکەن شێوازێکیان فرێشکلەمەکە ئەکا و پاشان باسی مۆزوعی هاوسەرەکەشی لەگەڵەکات ئەڵێ من ئەمە فرێشکلەمەکەم لەسەر کەیسەکەی خۆم و هاوسەریشم هەیە و بریتیشە بۆ نمونەیان ڕەفیجی ستیتەس یان هیماچەران پرۆتێکشنی هەیە بەڵام جوای 5 ساڵیان هەشتێ ئەو کاتە لەسەر جوابەکەی خۆی گەروەری نەگرێ بڵێن لەسەر کەیسەکەی خۆی ئەکرێت لەسەر هاوسەرەکەی جوابی 2 ساڵنی وەربگرێ یان ئەتوانێت بۆ بەشێکی جیا تەقدیمی بکات لەسەر هاوسەرەکەی بەتەنیا ئەو کاتە جوابی 2 ساڵنی وەرەگرێت بەڵام بۆ پاروشتی ئەوێت مەگەر بە فیۆیڤەکە ئەنجامی بات ئەمە بۆ ئەوە هەچ بەڵگەیەکی تر کەوا بتانی دەردەستی بکەیت بەدەستی بێنی بۆ یارمەتیدانێک بۆ فرێشکلەمەکەت هەرەتوانی بەکاری بێنیت پاشان کاتێکەوە فرێشکلەمەکە تەقدیمەکەی ئێستا باسی گرنگی فەیسبوکەکەم کە فەیسبوک زۆر گرنگە بەڕاستی کاتێک کە فرێشکلەمەکە تەقدیمەکەی دوو ئەگەر هەیە تەمەن فرێشکلەم ئینتەرویویتیانە هیچ ئەچیت بڵێن شتەکانت بێ بەڵگەکان ئامادە بکەی و لە هەمووی گرنگتر بەڵگەکانت کە ئامادەی بێت تەرجمەی قانونی بکرێ فەیسبوکە هەچ بەڵگەیەکی ترە بێت تەرجمەی قانونی بکرێت تەرجمەی قانونی نەکرێت نا یان هەر لە خۆتۆ نابێت بە سکرین شۆتی فەیسبوکان بکەی بینێری بۆ هۆم ئۆفیس کارمەندێکی هۆم ئۆفیس قرزەردێکی چاوشین هیوانە هەیە بێرمیگامی نەبینێت چوزانە کوردی چیە هەر نایبین هەر نازانێت چیە ئەبێ وەی بکەی بە ئینگلیزی تەرجمەی قانونی بێ بیبینێت و بزانێ ئەم پۆستە کە تۆ بە کوردی کردوتە ئەمە تەرجمە ئینگلیزەکەیەتی ئەوە زۆر گرنگە پاشان لە هەمووی مهمتر ستیتمنتە ستیتمنت ئیفادەیە وتەیە ئەو قسانەی کە تۆ ئەیکەی باشە کاتێکەوە ستیتمنتی لێوەرەگیرێ ستیتمنتەکە باسی ئەوە ئەکەیت کەوە تاوان ستیتمنتی فرێشکلم بەو شێوازە باشترینە ئەوەندەی کە من ئاگادار بم تاوان باسی ئەوەکەی سەرەتا ناوچێتە منە چەنەوە بۆم نەخەڵی چیت ئەوانە ڕێفرەنسی خۆ دەنووسی باسی ئەوەکەی کە من سەرەتا دامای پەنابەریم کردووە بەداخەوە دامای پەنابەرەکەم ڕەفز کراوەتەوە ڕۆشتومەتە محکەمە حاکمش باوەڕی بە شتەکان نەکردووە بەڵام باسی ئەوەکەی ئەگەر ئێرانیت ئەڵێ بەڵام ئەوە قبول کراوە لایەن هۆم ئۆفیس و لایەن محکەمەشکەوە من ناشناڵیتەکەم ئێرانیە خەڵکی ئێرانم وە کار و چارەکەی سیاسەکانشم لە بەرچاو گیراوە هەرچەندە هێز و قووەتێکی ئەوتویان نەبووە بەڵام من ێستا کار و چارەکی زیاترم هەیە و ئەوە زۆر گرنگە بۆ ئێرانی ئەگەر ئێرانی بنەکە قبول کرابێت زۆر گرنگە بەڕاستی و پاشان یاسایەکەیە HB لۆی پێوچە کەیسلۆیە نەک یاسایە کەیسلۆیەکەوە بۆوانێک کە ئێرانی کاریگەری زۆری هەیە ئەکرێ ئەبێ ئەوەش باز بکرێ ئەڵێ هەر کەسێک کورد بێ ئێرانی بێ کار و چارەکی سیاسی هەبێ بەم سێمەرجە کورد بێ ئێرانی بێ کار و چالێکی سیاسی هەبێ ئێرانیەکە قبول کرای بەتەوان ینی بۆ فرێشکلم ئەگەری جوابی زۆرە ینی ئەگەر شتێکی باشی بۆ بکرێ فرێشکلم بۆ ئێرانی من پێمە بێ لە محکەمەش زۆر باشترە پاشان لە ستیتمنتەکە کە باسما گوتمان گرنگە ئەبێ ئەوە ڕوون بکرێتەوە کە تۆ ئەم کار و چالاکیانت هەیە باسی بکەیت چۆن ژیانی تۆ خاتە خەتەریاتەوە هەرەوە شەرت نیە ئێستا هیوا هەیە لەوە چێت 10 خۆپشاندان 20 خۆپشاندانی هەبێ فەیسبوکی یعنی سەدان لایک و کۆمنتی هەبێ بەڵام کە تۆ ڕوونی نەکەیتەوە بۆ هۆم ئۆفیس ئەمە چۆن ژیانی تۆ خاتە خەتەریاتەوە اعتیبارێکی وای نابێت بەڕاستی نەتیجەیەکی باشی نابێت لە هەمووی مهمترەوەی ڕوونکردنەوەکەیە یعنی ڕوونی کەیتەوە بۆی بۆچی ئەم شتانە ژیانی تۆ خاتە خەتەریاتەوە کار و چالەکی سیاسیان باسی ئەوە بکەیتەوە تۆ چەندێکی خەریکیم کار و چالەکی سیاسیانەی ئەمەی کە تۆ لە شت گەلێک چالاکی گەلێکەوە تۆ لێرە ئەیکەی ئەمانە بەرگەڕانەوەی تۆ بۆ وڵاتەکەی خۆت بۆ ئێران ژان لە خەتەریاتە بێ بۆ نە تۆ گەڕێنێتەوە بۆ ئێران دیپۆرتەکرێتەوە خۆ بە قاچاق نانێرێتەوە لایەن هۆم ئۆفیسەوە لە مەتارەوە ڕۆیتەوە
لەوێ پرسیارت لێکرێ بووم لە کوێ بووی چی بووی هەمیشە کوردیش جێی گومانە لەلایەن ڕژێمی ئێرانەوە بۆ نمونە لەکوێ بووی چی بووی ئەو شتا چیت کردووە دەرەکەوێکەوەوە ئێستا دنیای سوۆسیال میدیا بە یەک کلیک ئەتوانی پرۆفایلی ئەم بۆم ئەم ئایا هەیە ئەم هینی زیرەکی و ئەو شتانە هەن ئەم ئایا ئاپا یعنی چی تەوێتایەتی حەس پرسیارەکەی بۆ نمونە جاروان ناوی خۆت داخەڵکە بێت بڵێ فلانەگەسکێ بۆ تێنێکێ پرۆفایلەکەی سەرەوە هەرچ پرسیارێکی لەیەکەی ئێستا دنیای تەکنۆلۆژیە ئەتوانێت بۆم نە هەلیەوە ناوی تۆ داخەڵکە و بزانێت تۆ چیت و خەریکی چی کرد و پرۆفایلەکەی فیسبوک شێنێتە سەرەوە بۆ ئەکرێم شتانە باز بکەی بڵێ ئەمەم کردووە بە گەڕانم بۆ ئەوێ ژیان لە خەتەریاتە بێت چالەکەم دژی ڕژێمی ئێران کردووە یان دژی ڕژێمی عێراق کردووە دژێکێتی پارتی حەشدی شعبی ئەمانە پاشان ئەمە با ڕوونی بکەیتەوە کە ئەمە چۆژیان دەخاتە خەتەریاتەوە لەگەڵ ئەوش بۆم نەتۆ لە سەفارەتی ئێران زۆر جار بینراوە کەسانیان هەن چالاکی هینە ئەفۆن ڕسمی خۆپشاندەرەکان ئەگەن ئەکرێم ڕسمانە لێ بێیان بیدەن بە ئیطلاعات یعنی بڕوونکردنەوە ئەم شتانە بیرە زۆر باشە و هەروە بۆ عێراقیش تۆ لە حاڵەکە دەکاگە دیپۆی بکرێتەوە یا نرێتەوە بۆ بەغایا بۆ هەولێریا بۆ سلێمانیا بۆ یەکێلۆ مەتارانە تو کارچالێکی سیاسی تەیە بۆنە بە دیکتاتۆر ناوزەدی کردوون ڕخنت لێ گرتوون ئەوەت کردووە خۆپشاندانت کردووە کارگەلێکت کردووە کەوانی خود خەتەریاتەوە ئەو چالاکیانێکەوە تۆ لێرە ئەیکەی لە کوردستان کەسانێکی لەسەر دەستگیر کراوە خەڵکانێکەکەن بۆ نۆک و شێرۆن شێوانی و جەماعەتەکەی و چەندی ڕۆژنامەنووسی تر خەڵکی لەسەر کۆمنت لەوە چە بانکرابێ لێکۆڵ نوێی لەگەڵا کرابێ بۆ نمونە لە هەر شوێنێک لە کوردستان بێ لە عێراق لا شوێنێکی تر خەڵکی لەسەر پۆستێ لەوە چێ زۆر تعزیبش درابێ ئەبێ ڕوونی بکەیتەوە یعنی بی بەستیتەوە بۆ بڵێ بەڵگەمان هەیە کەەوە کەسانەکەن بۆ شێوازیان لێکراواتە ڕوونکردنەوە زۆر گرنگە ئیفادەکەت کاتێکەوە باسەکەی کورت و مختصر و گۆڵە ترشوخوێکردنەکەی زۆر مهمە ئەوە ئەساسە بەڵام شتەکان بە حەقیقیش بێت طبعاً شتەکان کە بەڵگەکانش تەرجمەی قانونیەکەیت و بۆیان ئەنێریتەوە دوای کە فرێشکلەمەکەت کرد ئەنێری بۆ هۆم ئۆفیس و دوای ئەوە چاوەڕێ ئەەکەیت تەبەن پەنجەمور و ڕسمە پەنجەمور ئەکری لەوێ ڕسم تەگیرێ پێتەوترێتکەوە چاوەڕەکە یا جوابە یا ڕەفزە جوابەکەش یا و کووتمانیا و ریجەکتە بێ یان ڕفیوزە بێ ریجەکتەکە ناشتە محکەمە ڕەفزەکە هەشتە محکەمە ڕفیوزەکە لە محکەمەش یا جوابە یا ڕەفزە بەو شێوازە و بەو شێوازە بێت باسی وەشمان کرد ئەگەر ریپۆرتی خەبیرشە بێتوانی باسی بکەی جاوە ریپۆرتی خەبیرەکە پەیوەندی خاص بە کەسەکەی خۆتەوە یان ریپۆرتی خەبیرەکە پەیوەندی بە بارودۆخی وڵاتەکەتەوە هەیە باشە دوو نەوع خەتەریات هەیە جنرال ریسک هەیە پرسنال ریسک هەیە خەتەریاتی عامە هەیە خەتەرات بوون بە شێوازی گشتی خەڵک ئێستا لۆچە لە شارێک لە شارەکانی عێراق وەزعی ئەمنی باش نەبێ و ئەشکرێت کە یعنی ئەمە لەگەڵ خەتەریاتی عامە خەتەریاتی خاصەش مەترسی تایبەتی تۆش بیت تەحدید بذاتی خۆت ژیانی لە خەتەریاتە بێ ئەم دوانە بەڵام ئەوەی کە زۆر گرنگترە هینی شخصیە ئەبێ شتە خاص پەیوەندی بەخۆتەوە هەبێ زۆر گرنگە ئەوە ئەگەر ریپۆرتی خەبیر هەبێ ئیسپاتی بکات کەوا خەتەریاتی عامە هەیە لە وڵاتێکی خۆت و خەتەریاتی خاصە هەیە لە وڵاتێکی خۆت ئەتکرێت بەکاربێنێ بۆ فرێشکڵەمەکەت پاشان وەکو باسمە اینجا باسی هەڕەشە جاروکە تۆ پۆستەکەی تر کەیس عێراقی بێ ئێرانی بە هەشتێک بێ تهدیدی بووە ئەو تهدیدانەوە گوتمە ریپۆرتی پۆلیسی بکەی و پاشان باسی بکەیتەوە چەنە ژیانی تۆ لە خەتەریاتە چەنە قەلەقی چەنە ترسیلۆیکە بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆت و پاشان گەنگەوەی کەسێک کارەکەت بۆ بکات هەرەوە نەبێ بەس مەجموعەی پۆستی بۆ پرینت کات و کە خۆش دەتوانانی بگەی بینێری ستیتمنتەکەت بۆ بنووسێ بەڵگان بۆ تەقدیم کە نامەت بۆ بنووسێ و هەر شتێکەوە پێویست بە کانچی گایدنز ئەو شتانە هەشتێ هەیە یا کەیسلۆ ئەو شتانە ئەتوانرێ هاوپێچکاوە بینێرێ دڵنیابی لەوەی کەوا بەڵگەکان بە جوانی هین کراوە دیاری کرا وەکو با بڵێن ئامادە کراون و ستیتمنتەکەت بجوانی نووسرا و ئەنێری بۆ لیڤەپۆل دو ئەوە چاوەڕێی نەتیجەکە بیت نەچەکەش دوو کووتمان یان جوابە یان ڕەفزە زۆر گرنگە من جاری وا هەیە کەسان من لەوچێ خەڵکێکی لە فرێشکلەمم کردو ئەی فرێشکلەمەکە چیت کردووە ئەڵێ نایزانم زۆر مشکلێت تۆ شتێک بکەی و نەیزانی یعنی ناکرد تۆ بچە مەطعەمەوە بڵێ کاکە شتێکم بە نێبابی خۆم کاکەڵێ ئەوە مەنیۆکەمانە حەزی لە چێت وەڵا شتێکم بەرێ هە بەس بیخۆم نا ئەبێ خۆت تەحدیدیکەی کە بۆ شتێنێ ئەزانی ئەمە ئەوەی خۆت داوات کردووە فعلەن ئەو شتەیە کە من ویستومە پارەکەی شێتەوە حەقەکەی و تاو داواکارەکە جێبەجێ کراوە کاتێک کە تۆ فرێشکلەمەکەم پەیوەندی بە ژیانتەوەیە زۆر گرنگە بزانانی چیت بۆ ئەکرێ
هەرەوە نەبێت کە بەس بۆت بەڕێ بکرێ بەس مەشی بکرێ بەس خانم عاشقم نەبڕێ ئەوە زۆر زۆر خراپە بەڕاستی. خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ. من شەموس نادرم، شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ. وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی. کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا. بیکەیفۆر ستایلی نوێ، بەرنامەی جوان، خزمەتی باش، دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.